ڕێز و سڵاوەوە بینەران و گەگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی چوارشەممە. سەرەتاش بە سەردیاڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بارزبوونەوەی ڕێژەی هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچە ناوەندیەکانی کۆماری ئیسلامی. درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان. بەکارهێنانی منداڵان لەلایەن ڕژیمەوە بۆ ئۆپراسیۆنی ئەمنیەتی. خراپی دۆخی ژیانی کرێکارانی بیناسازی لە شاری تاران و خراپی دۆخی تەندروستی نەرگس محەممەدی لە زندانی زەنجان. بەرزبوونەوەی ڕێژەی هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوچە ناوەندیەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو لە 32مین ڕۆژی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران، هێرشەکان بۆ سەر ناوچە ناوەندیەکانی وڵات چڕتر بوون و ڕێژەی زیانەکان لە بەرزبوونەوەدایە. بەپێی دوایین زانیاریەکان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لانی کەم 312 جار پێگە و ناوەندە سەربازیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی کراوتنێتە ئامانج و ژمارەیەکی زۆر لە هێزەکانی ڕژێم کوژراون. بەپێی راپۆرتی گەیشتوو لەو هێرشانەدا 24 هاوڵاتی گیانیان لەدەستدا و 24 کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە هەمان کاتدا بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ئەگەری هەیە غوڵام حوسێن موحسێنی ئێژەیی سەرۆکی دەستگای قەزای ڕژیم لە ئەنجامی هێرشەکانی ڕۆژی ڕابردوودا کوژرا بێت. بەڵام هێشتا سەبارەت بە ئەم هەواڵە لەلایەن مدیەکانی ڕژیمەوە ڕاگەیاندنێکی فەرمی بڵاو نەکراوەتەوە. درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان. بەپێی دوایین زانیاریەکان لە درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان چەندین شوێنی شاری هەولێر بە درۆنی ئینتیحاری هێرش کراوەتە سەری. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون شەوی ڕابردوو لانی کەم 20 درۆنی ئینتیحاری لە شاری هەولێر لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانیەوە تێکشکێنراوە و نەیانتوانیوە ئامانجەکانیان بپێکن. لە هەمان کادا ڕژێمی کۆماری ئیسلامی جەختی لەسەرەوە کردوێتەوە کە لە ڕۆژانی داهاتوودا ڕێژەی هێرشەکانی بۆ سەر پێگەکانی ئەمریکا و ئیسرائیل لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەرزتر دەکاتەوە. بۆ هۆیەوە بارپرسانی هەرێم داوایان لە هاوڵاتیان کردووە کە لە ماڵەکانیان بمێننەوە. بەکارهێنانی منداڵان لەلایەن ڕژیمەوە بۆ ئۆپراسیۆنی ئەمنیەتی. بەپێی دوایین هەواڵەکان ڕژێمی کۆماری ئیسلامی کە تووشی قەیرانێکی گەورەی هێز لە شارە جیاوازەکاندا بووە، منداڵان و لاوان بە مەبەستی ئۆپراسیۆنە ئەمنیەتیەکان بەکاردەهێنێت. بەپێی راپۆرتی گەیشتوو منداڵێکی تەمەن 11 ساڵ بە ناوی عەلی ڕەزا جەعفەری کاتی بەشداری لە خاڵێکی پشکنیندا لە شاری تاران بەهۆی هێرشی ئاسمانیەوە گیانی لەدەستداوە. بە وتەی دایکی ناوبرا و هاوکات لەگەڵ باوکی لە خاڵی پشکنینی هێزە ئەمنیەتیەکاندا بەشدار بووە. لە هەمان کادا فەرماندەیەکی سپای پاسداران ڕایگەیاندووە کە پلانی وەرگرتنی خۆبەخشی تەمەن 12 ساڵ لە ئارادایە و بەزۆیی بەکردەوە دەردێت. خراپی دۆخی ژیانی کرێکارانی بیناسازی لە شاری تاران. ڕۆژی ڕابردوو کرێکارانی بیناسازی لە شاری تاران بەهۆی خراپی دۆخی ژیانیان و هەروەها بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیانیان و مەعیشەتیانوە ناڕزایەتیان دەربڕیوە. بەپێی راپۆرتەکان کرێکاران ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی ئەم شەڕەوە سەرجەمکارەکانی بیناسازی لەسەر تاسەری وڵات ڕاگیراوە و بۆ هۆیەوە کرێکارانی ئەو بەشە تووشی قەیرانێکی گەورەی ئابووری بوون. لە درێژەی ناڕزایەتیەکانیشدا کرێکاران خوازاری بایەخدانی ڕژیم بە ژیان و مەعیشەتیان و هەروەها کۆتایی هاتنی شەڕ لە ئێران بوون. خراپی دۆخی تەندروستی نەرگس محەممەدی لە زندانی زەنجان. بەپێی دوایین زانیاریەکان نەرگس محەممەدی بەنکراوی سیاسی ڕاگیرا و لە زندانی زەنجان و براوەی خڵاتی ئاشتی نۆڤڵ دۆخی تەندروستی باش نییە و مەترسی لەسەر ژیانی هەیە. بەپێی راپۆرتەکان ناوبراو لە ڕۆژانی ڕابردوودا تووشی جەڵدەیەکی دڵ بوو و پێویستی بە چارەسەری خێرای پزیشکی هەیە، بەڵام نەکتەنیان لەلایەن بەپرسانی ڕژیمەوە بایەخ بە دۆخی تەندروستی ئەو بنکراوە نەدراوە، بەڵکو گوشاری هێزە ئەمنیەکان زۆرتر بوونەتەوە. شایانی باسەکە و چالاکوانە لە کاتی دەست بەسەرکردنیەوە تاو پێستا لە مافی دەست ڕاگەیشتن بە پارێزەرێکی سربەخۆ و هەروەها پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. هۆشداری ڕێکخراوەی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە درێژەی لە سێدارەدانی بنکراوانی سیاسی. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک سەبارەت بە مەترسی لە سێدارەدانی 7 بەندکراوی سیاسی دیکە لە زندانی قسل حەساری کەرەچ هۆشداری داوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە 2 بەندکراوی سیاسی بەناوەکانی وەحید بەنی عامریان و ئەبول حەسەن منتەزەر هاوکار لەگەڵ 5 بەندکراوی سیاسی دیکەی ڕاگیراو لە زندانی قزل حەساری کەرەچ
مەترسی جددی سێدارەیان لەسرە. ژێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا 4 بەندکراوی دیکەی سیاسی بە تۆمەتی ناڕەوای بەغی لە ڕێگەی بەشداری لە گروپەکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی لە سێدارە دراون و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتووشدا ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ئێران بەرزتر ببێتەوە. دانانی سوپای پاسداران لە لیستی ڕێکخراوە تیرۆریستیەکان لەلایەن ئارژانتینەوە دوایین هەواڵ. ڕۆژی سێشەمە 11 خاکەلەوەی 1405 هەتاوی دەوڵاتی ئەرژانتین لە ڕاگەیاندنێکی فەرمیدا ئاماژەی بەوە کرد کە سوپای پاسدارانی ڕژێمی خستوەتە ناو لیستی گروپە تیرۆریستیەکانی وڵاتەوە. بەپێی هەواڵی گەیشت و بەرپرسانی وڵاتە ئاماژەیان بەوە کردووە کە سوپای پاسدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی بەهۆی کردەوەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها زیانگەیاندن بە ناوەندە گشتیەکان لەلایەن دەوڵەتەوە بە فەرمی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی ناسراوە و هەموو داراییەکانی ئەندامانی سوپا لەو وڵاتە لەلایەن حکوومەتەوە دەستی بەسەردا دەگیرێت. ئەمە لە کاتێکدا کە لە مانگەکانی ڕابردوودا ئەو ڕێکخراوەی سەربەڕژیم لەلایەن وڵاتانی ئەوروپاوە خرایە نێو گروپە تیرۆریستیەکان و لەلایەن یەکێتی ئەوروپاشەوە هەموو داراییەکانی کەسایەتی پەیوەندیدارەکان بە سوپای پاسداران زەوت کرا. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا کات ساتێکی باش بۆ هەموو لایەکان.